ئەم چۆمە زیاتر لە 150 ماڵی گوندی بەردانگەی لە ناحیە سەرکەبکانی سەر بە قەزای ڕانیە کردوتە دوو بەش و ئەزێتی زۆری بۆ دانیشتوانی گوندەکە لە جێبەجێکردنی ئەرکی ڕۆژانەیان بە تایبەت لە وەرزی زستاندا دروست کردووە. چەندین جاریش داوایان لە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان کردووە کە پردێکان بۆ دروست بکەن، بەڵام حکوومەت وەک هەمیشە داواکاری ئەو هاوڵاتیانەی پشتگوێ خستووە. ئەو گوندە لە مێژە بەدەست ئەو نەهامەتیەوە دەناڵێنێ ئەو پردا چۆمێکی زۆر گەورەی لەسەرا جستانان خەڵک هاتووە پێیان دەکرا دەوری 150 ماڵ دەبێ هەموو ئەو 150 ماڵە هەموو سوود و قازانجی لێ دەبێنێ. ئێستا ئەگەر بۆ واسەی ئەو پردێکە بۆ پردەکراوە ئەو بناغەکە بۆ جادەی ناو گوندە کەشمان خەڵک بە پشتێ بە کشانی سندوقە تەماتە و سندوق هەناری دەپەڕاندەوە ئێرە زۆر جاڵنداوان کردووە هیچن بۆ نەکراوە گوێن لێ نەگیراوە. بەڵا لەخوا گەورە بە زیاد بێ ئەمن وەکو خۆم تەلەفۆنەکەم بۆ کاک سەید محەممەدی بە یەک تەلەفۆن بۆ کاک سەید محەممەدی کرد. کاک سەید محەممەد کتی بەسەر ئینشاڵڵا دێم تەماشای دەکەم و دەستی پێ دەکەیت. بە دیزاینێکی مەزبوط کراوە بۆ هاتوچۆی گشتی دەبێت بۆ سیارەی بار بۆ هەموو شتێک بێکێشە، چکە ئەو گوندە حەزمێکی زۆری لەسەر ناوگون بۆ هاتوچۆ بۆ بار و ئەو شتانە زۆر پردێکی زەرورە کە لە ئێستادا دەکرێت بۆی لە کوالێتیدا بە مەزبوطی کراوە بێکێشەیە. سەرمایەدارێکی خێرخوازیش هەڵدەستێت بە دروستکردنی پردەکە و داواکاری گوندنشینان جێبەجێ دەکات. وەک خۆی دەڵێت خۆشەویستیم بۆ خەڵکی سنوورەکە وای لێکردوون بە زووترین کات وڵامی داواکاریەکەیان بدەمەوە. خۆم بە خۆشحاڵ دەزانم کە دەتوانم یارمەتی خەڵکی دەڤەرەکەی مەنتیقەی خۆمان بدەین و خەڵک و هاوڵاتی خۆمان بتوانین کارێکیان لەسەر ئاسان بکەین. بۆ بڕیارماندا الحەمدوللا بە هاوکاری هەموو لایەک توانیمان ئەو جوسترە دروست بکەین کە زیاتر لە 150 ماڵ لە دەڤەرەکە ئیسفادەی لێ دەکا با بە هەمومان پێکەوە بتوانین مەشروعێک دروستکەین و یارمەتی هەمومانی تێدا بێ. ئەو کاتە خۆشەویستیش لە مابینمان بڵاو دەبێتەوە و خەڵکی مەنتیقەکە زیاتر ئیسفادە دەکرێت و کاری گەورەتر دەکرێت. بۆ داوا لە حکوومەت و لە هەموو لایەنە پرسیارەکان دەکەم بە گوێرەی توانە یارمەتی یەکتری بدەین بۆی بتوانین هاوکاری یەکتری بین کارەکان بەرەو پێشەوە بەرین. لادێکان لە ڕابردوودا هەمیشە لانکەی شۆڕشەکان بوون و حکوومەت و پەرلەمان بەرهەمی قوربانیدانی خەڵکی گوندەکانە، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان نەک هەر خزمەتگوزاری پێشکەش نەکردوون بەڵکو سیاسەتی ناحەکیمانەی دەسەڵاتدارانی هەرێم هاوڵاتیان و خەڵکی کوردستانی لە قەیرانێکەوە بە قەیرانێکی تر سپاردووە. هاوڵاتیان سنوورە چەندین ساڵە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن ئەم پردە لەرزۆکەیان بۆ بگۆڕێ بە پردێکی پتەوتر و قایمتر، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی داواکانی نەداوەتەوانێ. خێرخوازێکیش دێت بە تەلەفۆنێک و کەمتر لە دەقیقەیەک داواکان جێبەجێ دەکات. ئەمەش دەرخەری ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە لە ئازگەری و گرفت و کێشەکانی هاوڵاتیان بێباک بووە. عەبدولسەلام حەسەن، کەناڵی ئاسمانی پەیام، گوندی بەردانگە، ناحیە سەرکەبکان.